خۆشەویستی ئەوەیە کە ڕوبەڕووی ببینەوە. هەرچەندە پێدانی سەرنجی ئێرێنی بۆ خوشک و برا باوەڕدارەکانمان کارێکی ئاسان و چێژبەخشە، بەڵام هەندێک کاتن کە دەبێت ڕاستە و خۆڕ ڕوبەڕووی دۆخە سەخت و ئازاربەخشەکان ببینەوە. وەرن با ئاەتی ژمارە 3 و 4 بخوێنینەوە. خۆشەویستان، هەرچەندە زۆر بە پەرۆژ بووم تاکو و لەبارەی ڕزگاری هاوبەشمانەوە بۆتان بنووسم. لێرەدا یەهوزا هەوڵ دەدا لەبارەی ڕزگاریەوە بۆمان بنووسێت. ڕەنگە هاوشێوەی ئەو شتە بوو بێت کە پۆلس لە ئەفەسوس لە بەشی یەکەمدا نووسی بێتی کاتێک ئەفەرمێ ستایش بۆ خوددا باوکی ئیسای مەسیح خاوەنشکۆمان کە خۆی بەخت کرد بۆمان و ڕزگاری کردین. هەروەها لە ئاەتی 23دا بەردەوام دەبێت و ستایشی خوددا دەکات بۆ پێگەی ئێمە لە یەشوای مەسیحدا. پۆلس هەمان شتی لە کۆلۆسی کردووە کە 23 ئاەتی نووسیەوە باسی پێگەی ئێمە دەکات لە یەشوادا. بە ئەگەرێکی زۆرەوە یەهوزاش ویستوویەتی هەمان شت بکات و قەڵەمەکەمان بەدەستەوە بووە و ئامادە بووە ستایشی خوددا بکات و سپاسی بکات و شکۆمەندی بکات بۆ ڕزگاری هاوبەشی ئێمە لە یەشوادا. بەڵام ڕوونەکە هەواڵی ناخۆشی بیستووە. لەبریەوە بە شێوەیەکی ئەرێنی باسی ڕزگاری هاوبەشمان بکات نووسیوێتی، بەڵام بە پێویستم زانی ئەمەتان بۆ بنووسم. واتە کارێکی سەخت بووە و ناچار بووە بنووسێت، ئەمەتان بۆ بنووسم. لێتان دەپاڕێمەوە تێبکۆشن بۆ ئەو باوەڕەی هەتا دوایی. لەبارەی ئەوەی ستایشی خوددا بکەم بۆ ڕزگاربوونمان وان بە پێویست زانی بۆتان بنووسم و ستایش بکەم تێبکۆشن لە پێناوی ڕزگاری کە تەنها جارێک دراوەتە دەستگەلی پیرۆزی خوددا. بەردەوام دەبێت و دەڵێت لەبەرەوەی کەسانێک بە دزیەوە هاتوونەتە ناوەوە، کەسانێک بە نهێنی ئاماژە بەو حکمە نووسراون، خوانە ناسن، نعمەتی خودامان بۆ بەڕەڵایی دەگۆڕن و نکۆڵی لە یەشوای مەسیح دەکات. ئەگەر پەیامی یەهوزا و نامەی دروستی پۆلس بخوێنینەوە لە کۆلۆسیدا، واتە بەشی دووهەمی بەراورد بکەین، نزیکەی 25 ئاەتی هاوشێوە لە نێوانیاندا دەبینینەوە و بە نزیکایی 15 ئاەت هاوشێوەی یەکترن. پرسیارەکە لێرەدایە کە وەڵامی وردی نازانین چییە. ئایا یەهوزا نامەی دووەمی پەترۆسی خوێندبەوە و ئەم ئاەتانەی لێ وەرگرتوون کە گوزارش لە بیرکردنەوەی خۆی دەکات؟ دەشێت وا بێت. هەندێک دەڵێن ڕەنگە پێچەوانەی ڕوویدا بێت کە پەترۆس نامەکەی یەهوزای خوێن بێتەوە و ئەم ئاەتانەی لێ وەرگرت بێت. ئەمە ئەگەرێکی لاوازە چونکە پەترۆس و نێردراو بوو و یەهوزاش نێردراو بووە. بە ئەگەرێکی زۆرەوە یەهوزا لە نێردراوانەوە فێر بووە دەربارەی ئەم بابەتانە بنووسێت. بەڵام ئەگەرێکی تر ئەوەیە کە پەترۆس و یەهوزا هەردووکیان هەمان سەرچاویان بەکارهێنابێت کە پێشتر ئامادە بووە و جێی متمانە بۆ چارەسەری کێشەی پێغەمبەرە درۆزنەکانی کردووە لەو کەنیسانەی کە لەو کاتەدا هەبوون. ڕەنگە هەردووکیان پەترۆس و یەهوزا هەمان سەرچاویان بەکارهێنابێت. خوددا ئەم وتەیەی بەکارهێناوە بۆ ئەوەی بینووسن و ببێتە بەشێک لە وشەی پیرۆز کە ئەمڕۆ لەژێر دەستماندایە. ئەمە ژەگەرێکە چونکە کاتێک لوقا ئینجیلی نووسیوە چەندین سەرچاوی بەکارهێناوە. خوددا توخمە مرۆیەکان و ڕۆحی بەکارهێناوە بۆ ئەوەی کتێبی پیرۆز بگەێنێتە دەستمان. ئەمەش دەمانباتەوە سەر پرسیارێکی گرنگ. ئەو بارودۆخانە چین کە لە ئێستادا دەبێت خۆشەویستیەکی تونوتۆڵیان تێدا نیشان بدەین. ڕەنگە زۆر جار ڕوبەڕووی کێشەی مامۆستا درۆزنەکان ببینەوە کە پەترۆس و یەهوزا ڕوبەڕوویان دەبوونەوە. بەڵام کلێسا و سەرکردەکانی کلێسا ڕوبەڕووی کێشەی ئەخلاقی دەبنەوە و ئەمانە کێشەکانێکن کە هەمیشە مامەڵەکردن لەگەڵیاندا قورسە. بەڵام شتێکی سادە هەیە کە لە کولتورەکەماندا بەدی دەکەین. ئەویش ئەوەیە کە لە بری ئەوەی خۆشەویستیەکی پتە و نیشان بدەین، هانی مرۆڤەکان دەدەین و بەهێزیان دەکەین بۆ ئەوەی بەردەوام بن لە گوناهەکانیان. ئەمە خۆشەویستی ڕاستەقینە نییە، چونکە خۆشەویستی ئەمە دەڵێت ڕێگەت پێ دەدەم بەردەوام بیت لەو هەڵەیە کە ئەنجامی دەدەیت. ڕەنگە گوێم لێ نەبێت، بەڵام من یارمەتیت دەدەم بۆ ئەوەی هەڵە بکەیت. کەسایەتی وەها هەیە و ڕاهاتووە بە فریودان بە شێوەیەکی سەرسوورهێنەر. خۆیان دەخەڵەتێن و قەناعەت بە خۆیان دەکەن کە دەگۆڕێن، بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە ئەوان ناگۆڕدێن. ئەگەر کەسێک دەناسیت لەم ئاەتەدا بێت، خراپترین شت کە دەتوانێت بۆی بکەیت ئەوەیە کە یارمەتی بدەیت بەردەوام بێت لەو جۆرە ڕەفتارانە. ئەمە کارێکی قورسە، بە تایبەت کاتێ مرۆڤەکان لە تۆ نزیک بن، چونکە دەتەوێت باوەڕیان پێ بکەیت و یارمەتیان بیت و هانیان بدەیت. بەڵام ئەگەر وریان نەبیت دەتوانیت فریویان بدەیت و بۆ ئەوەی یارمەتیان بدەیت بەردەوام بی لە ڕەفتارەکانیان. بۆ نیشاندانی ئەم جۆرە خۆشەویستی پێویستمان بە داناییە. لە کتێبەکەدا هاتووە ئەگەر خۆشیانە دەوێت ڕێگان پێمەدە فریوت بدەن و یا یاریت پێ بکەن، چونکە تۆ بەم جۆرە یارمەتیان نادەیت. بە پێچەوانەوە بەڵکو قوڵتر دەخرێتە ناو ئەو چاکەوە کە خەریکە دەکەوێتە ناویەوە. بنەماکەی ئەمڕۆ دووبارە دەکەینەوە.
هەرچەندە پێدانی سەرنجی ئەرێنی بە خوشکوبرا باوەڕدارەکانمان کارێکی ئاسان و چێژبەخشە، بەڵام هەندێک کات هەیە دەبێت ڕاستەوخۆ ڕوبەڕووی دۆخە سەخت و دژوارەکان ببینەوە.